بەخێر بێن بۆ لاپەڕەی کوردوگراف. لەم ئەڵقەیەدا باز لە دۆسیەی مامۆستا مەزهەری خالەقی دەکەین. لە بەشی پێشوودا باسی دۆسیەی بەڕێز شکوڕڵای بابانمان کرد. پێشنیار دەکرێت سەرەتا بینەری ئەو بەشە بن. دۆسیەی ژەمارە 2 مەزهەری خالەقی یەکێتر لەو کەسانەی کە بە دژایەتیکردن و دەرکردنی مامۆستا زیرەک تۆمەتبار دەکرێ و دەنگۆی زۆری لەسرە مامۆستا مەزهەری خالەقیە. لە ساڵی 2017 عارفی ئیبراهیمپور ڕێکێک لە ژانیارانی مامۆستا زیرەک لە وتوێژێکدا لەگەڵ بەشی فارسی ڕادیۆی دۆچێڤێلی ئاڵمانی ڕایگەیاند کە هۆکاری دوورخرانەوەی مامۆستا زیرەک لە ڕادیۆی کرماشان مەزهەری خالەقی بووە. بسیار آدم خوبی بود، آدم مهربانی بود و من همیشه آقای مظهر خالقی رو نفرین میکنم برای اینکه خب ایشون خواننده رسمی رادیو کرمانشاه بود. بعد آقای خالقی شد رئیس رادیو کرمانشاه. ایرادای بی خودی، چرا مشروب میخوره، چرا فلان میکنه، بیچاره رو از رادیو به قول معروف اخراج کرد دیگه. افتاد این ور اون ور، یه روز سلیمانی میرفت، یه روز این ور افتاد به عروسی. آخر سری هم که در بوکان قهوه خونه وا کرده بود و بعدم که دیگه درگذشت. بەڵام هۆمایونی کەمانگەر کاربەندی پێشووی ڕادیۆی کرماشان ئەم قسانەی بەڕێز ئیبراهیمپور بەناڕاست دەزانێ و ئەڵێ بەڕێز خالقی ئەو کات لە سەقز مامۆستا بووە و دواتر بووە بە بەڕێوەبەری ڕادیۆی کرماشان. کاورێ عارف ئیبراهیمپور نابیناس نەوازەندەی ڤیۆلۆنە. ئەمە لە ئۆرکستر ئازەربایجانیە لە تاران نەوازەندە بوو. زمانێک کە حەسەن زیرەک لە تارانا بووە لە بەرنامەی ئەغڵب گۆرانیەکانی تەک ئۆرکستر ئازەربایجانیە زۆرتەکتیە و ئەو هێنا و عارفە ئەو وەختە احتماڵەن نەوازەندەوە و لەو ئۆرکسترا بووە. ئەیتر ئەمە ئەم داستانیە دروست کرد. نەخێر ئەمە سەحەتی نییە. مەزهەری خالقی لەو ساڵا معلم وە لە سەقزە. کاک مەزهەری خالقی 1350 دەبێتە مدیری رادیۆ کرماشانیا دیێتر 1352 بەڕێز ئەسعەدی سیراجەددینیش کە کارمەندی پێشووی ڕادیۆی کرماشان بووە ئەم بابەتە پشتڕاست دەکاتەوە. مامۆستا لەو سەردەمێک کە حەسەن زیرەک لە رادیۆ کرماشان بوو کێگەل بەرپرسی رادیۆ بوون وەکو بەرپرس هەر لە ڕۆژی ئەوەوە کە تا حەسەن زیرەک لەوێ بوو ئای بابان ئاغای بابان ئەوەڵین کەس بوو کە هاتە کرماشان هەر ئاغای بابان لەوێ بوو هەتا ساڵێک پێش 2 ساڵ بەر لە ئەنقلاب 3 ساڵ بەر لە ئەنقلاب ئاغای مەزهەری خالقی هات بوو بە ڕئیسی رادیۆی کرماشان و ئەتر ئاغای بابانی چوو بوو بە ڕئیسی رادیۆ سنە. لەلایەکی ترەوە هەندێک کەس ئەڵێن خالقی ئیرەیی بە زیرەک بردووە و نێوانی لەگەڵ زیرەک باش نەبووە و لای بەرپرسانی رادیۆ هەردەم خراپەی زیرەکی گوتووە. حسامەددین ئەمین شاعر و نووسەر کە هاوڕێی هەردوو هونەرمەندان زیرەک و خالقی بووە لە وتوێژێکدا لەگەڵ ماڵپەڕی کۆرت پرێس دەڵێ بێباکانە دەیڵێن خالقی نێوانی لەگەڵ زیرەک باش نەبوو. تەنانەت یەکێک لەو کەسانەی کە بووە هۆی دەربەدەری و ئاوارەی زیرەک ئەو بوو. کەناڵی کورساتیش لە بەرنامەیەک سەبارەت بە ژیانی مامۆستا زیرەک دەڵێ لەبەر ئەوەی هەندێک کەس ئیرەیان پێبردووە و کەس نەیتوانیوە وەکو ئەو گۆرانی بڵێ لە رادیۆ دوور خراوەتەوە. لە دوای ئەوەی ژمارەی ئێزگار زۆر گۆرانی تۆمار دەکات لە رادیۆی کرماشان دواتر پێی دەوترێت کە چیتر پێویستیان بەو نییە. دەوترێت ئەمەش لەبەر ئەوە بووە کە هەندێک لە هونەرمەندانی ئەو کاتە ئیرەیان پێبردووە و کەس نەیتوانیوە وەک حەسەن زیرەک سەرنجی گوێگر بۆ خۆی ڕابکێشێت. هەروەها لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک کەس ئەڵێن خالقیان دامی ساوەک بووە، بەڵام هیچ بەڵگەیەکی باوەڕ پێکرا و بەردەست نییە کە خالقی ئەندامی ساوەک بوو بێ. بەڕێز خالقی خۆی دەڵێ وەختی خۆی ماوەیەک ئەندامی حیزبی توودەی ئێران بووم و دوای ماوەیەک بڕیارمدا حیزبایەتی نەکەم. ئێمەش وەختی خۆی کە شیوعیەت ماوە بوو لە پەنجاکانە من و براکەم تاوان لە پێشا گەورەتر لە من عەزوی حیزبی توودەی ئێران بووین. دوای ئەوە کە ئینقلابێک شار ڕۆیشت و گەڕایەوە ئینقلابێکی کرد ئیتر هەموو کۆمونیستەکانیان گرت و مەجموعەکی زۆریش ئێدام کرا. بەڵام ئێمەی زۆر کەسانە بووین کە وەکو سەمپاتی حسابی ئێمەیان کرد. بەڵام عمری ئێمە ئەوە نەبوو. لەوێ بەڕاستی تاهودماندا کە ئێمە حیزبایەتی نەکەین. لە زەمان خۆشیە لەگەڵ حیزبی دیکە کرد؟ نا بە هیچ شێوەیەک.
تا ئێستا مامۆستا مەزهەری خالقی لە بەرامبەر ئەم دەنگۆیانەدا هیچ کاردانەوەیەکی نەبووە و لە هیچ شوێنێک باسی ئەم بابەتانەی نەکردووە. لێرەدا دێینە کۆتایی ئەم بەشە و لە ئەڵقەی داهاتوودا باز لە ڕۆڵی خودی مامۆستا حەسەن زیرەک دەکەین لەسەر ڕۆشتنی لە ڕادیۆی کرماشان. بۆ پشتیوانیکردن لە ئێمە تکایە کەناڵەکەمان سابسکرایب بکەن و بە هاوڕەکانتان بمان ناسێنین.